تەشجیعی خەڵکی کوردستانەکەم ئەگەر دەیانەوێت گۆڕانکاری لە ژیانیانە ڕوو بدە، ئەگەر دەیانەوێت دەنجیان هەبێ لە بەغدایە، ئەگەر دەیانەوێت چارەسەری مەشکیلەکانیان بکرێ، مشکلەی ناوچە دابراوەکان بە معەلەق نەمینێتەوە، دەبێت تەئیدی ئەوە بکەن کە ئەو لایەنانەی کە خەمخۆریانن. من ڕاستیت پێ برم، من لە موقفی مامۆستا عەلی زۆر دیارە. ڕاستی مامۆستا عەلی توانیەتی وەکو ئینسانێکی برن کارەکتەرێک لە ناو سیاسەتی کوردستانە، ڕاستی شخصیەتێکی جوانی بۆ خۆی دروست کردیا کە بە ڕازگۆیی بە ئەوەی حەریص بووە لەسەر مەسلحەتی گشتی. ئەوە مەسەلەیەکی جدی بووە بەنسبەت منەوە کە کەسێکی یا حرەکەی هەڵبسەنجێنم. ئەوە دوایی ئەو هەڵوێستەی هەبوو لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم، ڕاستە ئەو دەبێ ئیشارەتی پێ بدرێ. موقفی کۆمەڵ ڕاستە، موقفێکی نەتەوەیی هەبووە، موقفێکی لێرەشە نەفقەیەکی نیشتیمانی گرنگی هەبووە لە کوردستان.